پاش نزیکەی 24 کاتژمێر لەمانەوەیان لە پزیشکی دادی سلێمانی ئەو دوو خشکەی کە ڕۆژی نوێی ئەم مانگە بە کوژراوی لە گۆڕستانێکی کۆنی سنووری قەزای چەمشەماڵ دۆزرانەوە تەرمەکانیان هێنرایەوە بۆ ناوچەکە. بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسانی ئیداری قەزاکە لە مەراسیمێکدا بە خاکیان سپاردنەوە. بەرپرسانی ئەمنی سنوورەکەش دەڵێن تا ئێستا راپۆرتی پزیشکی نەگەیشتۆتە دەستیان بۆ زانینی وادەی کوشتن و چۆنێتی کوشتنەکانیان. ئەمڕۆ بەهۆی ئەوەی پێشەمە بۆ راپۆرتی پزیشکی نەگەیشتۆتە دەست ئێمە و نەگەیشتۆتە دەست برانی پۆلیس و دادگا لە داهاتوودا ئەم راپۆرتە پزیشکەکەش باز دەکرێت، بەڵام ئەوەی ئەوڕۆ من مەبەستم بوو زیاتر ئەم جەنازانە ئەم تەرمی ئازیانەمان لە سلێمانی نەمێننەوە خۆمان کرد ئێمە وەک ئیدارەی شار خۆمان کرد بە باوچیان، خۆمان کرد بە مامیان، خۆمان کرد بە خاڵیان. زوڵمکردن لە ئینسان لە مرۆڤ لە گیاندەوەرە حتا براکانم لە زەویەکەش لە مەراسیمی ناشتنی دوو خوشکەکەدا تەنها مامێکیان ئامادە بوو، بەڵام بە پاساوی بێئاگایی و بێزانیاری لەسەر ڕووداوەکە ئامادە نەبوو هیچ لە دوانێک بدات. هیچی لێ نازانم لەخوا گەورەترە، لەخوا گەورە هیچی لێ تا ئێستاش سکاڵای یاسایی لەسەر کەس تۆمار نەکراوە و تەنها داواکاری گشتی دۆسەی ڕووداوەکەی گرتوۆتە ئاستۆ و فەرمانی دەستگیرکردن بۆ باوکی کچەکان دەرکراوە. ڕێکخراوەکان کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەین بۆ داکۆکیکردن لە کەیسەکانی ژنان ئەمڕۆ لێرە بووین لە مەراسیمی بەخاک سپاردنی ئەم دوو گەنجەیە، ئەم دوو کچە گەنجەیە تاکو پاڵپشتی لە دۆسیەکە بکەین و هەموو ئەو وردەکارانی کە لەناو دۆسیەکە هەیە ئێمە هاوکار بین. ئەگەر هاتوو سکاڵاکاریش نەبوو بە مافیکەسی ئێمە لە ڕێگەی داواکاری گشتیەوە هەموو بەڵگانە کۆ بکەینەوە و لە دادگاکە حازر بین و کەیسەکە بکەین بە کەیسێکی ڕای گشتی. ڕۆژی نوێی مانگە لە چاڵێکی گۆڕستانێکی کۆنی گوندی برایماغا لە سنووری قەزای چەمشەماڵ تەرمی دوو خوشک دۆزرانەوە کە تەمەنیان لە 20 ساڵ کەمتر بوو و بە وتەی هێزانەکانی ناوچەکە گومان دەکەن چەندین ڕۆژ بێت پاش کوشتنیان پشاردرابێتنەوە و گومانیش دەکەن باوکیانە و کاری کردبێت، بەڵام تا ئێستا لەسەر ڕووداوەکە هیچ کەسێک دەستگیر نەکراوە. ڕۆزگار جەباریان ئارتی، چەمشەماڵ.